لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا لە هەرێمی کوردستان میدیای ئەلکترۆنی جێگەی بە میدیای نووسرا و لێژ کرد و خوێنەرانی بەلای خۆیدا ڕاکێشە. بەڵام بەشێکی زۆری میدیای ئەلکترۆنی ئەوەندە هەوڵی ڕاکێشانی خوێنەر دەدەن، ئەوەندە گرنگی بە ناوەڕۆک و گەیاندنی زانیاری نادەن. زۆرینەی وێبسایتە کوردیەکان لە ئێستادا بۆ ڕاکێشانی خوێنەر و زیادبوونی لایکی پەیجەکانیان پەنا دەبەنە بەر ئەو هەواڵانەی کە باسی پەیوەندی سێکسی و جەستەی ئافرەت و هەندێک بابەتی تری سێکسی دەکات کە دوورە لە ڕۆشنبیری سێکسی و بە پێڕای بەشێک لە پسپۆڕانی بواری ڕۆژنامەنووسی. هۆکاری پەنابردن بۆ ئەو جۆرە هەواڵانە لەلایەن بەشێک لە وێبسایتەکانەوە بۆ ڕاکێشانی خوێنەرە و ناوەڕۆکی هەواڵەکانیش دوورە لە ئیتیکی کاری ڕۆژنامەوانی و بەرپرسیارەتی میدیاکاران. بە پێڕای پسپۆڕانی بواری ڕۆژنامەنووسی کێشەی ئەم جۆرە هەواڵانە دوولایەنەیە. لایەن یەکەم کەمکردنەوەیە لە توانامرۆیەکانی ئافرەت، ئەویش لە ڕێگای نمایشکردنی جەستەی ئافرەت و کورتکردنەوەی بۆ کاڵایەکی سێکسی کە تەنها بۆ خزمەتکردنی حەزی پیا و دروست کراوە. هەروەها لایەنی دووهەم ئەوەیە کە ئەم جۆرە هەواڵانە ناچنە خزمەتی جەستەناسی و هۆشیاری سێکسیەوە، بۆ پێی مادەی زانستی نین و پشت بە لێکۆڵینەوەی زانستی نابەستن، بەڵکو تەنها بۆ وروژانی ئارەزوو سەرنجڕاکێشی ئامادە دەکرێن. ئەم دوو تێڕوانینەش دژی تێڕوانینی ڕۆژنامەنووسی دامەزراوەی میدیایی نالیایە. لەو چوارچێوەیەشدا دامەزراوەی میدیایی نالیا بڕوای بەوە نییە و نەبووە کە بەشێک بۆ خانمان جیا بکاتەوە لە بەرنامە و بابەتەکانیدا، وەک بەرنامەی تایبەت بە ژنان و بەشی خانمان لە وێبسایتەکەی. ئەوەش لەو بڕوایەوەیە کە کۆی خزمەتگوزاریە میدیایەکەی بۆ کۆی کۆمەلگایە بە هەردوو ڕەگەزەکەوە. بۆیە ئێمە هەر لە سەرەتاوە پێمان وابووە جیاکردنەوەی بەرنامە و بەش بۆ خانمان جۆرێکە لە جیاکاری بەرامبەر بە ئافرەتان و سەرقاڵکردنی ئافرەتانە بابەتی جەستەیی و میکیاج و ئێکسواراتەوە. ئەمەش ئاماژەیەکی ناڕاستە و خۆ دەگەیەنێت کە کۆی بابەت و بەرنامەکانی تری NRT ئەوانەی ناوی بۆ خانمانی پێوە نیە بۆ پیاوانە. جگە لە مەسەلەی وێنە و بابەتی سێکسی خاڵێکی تر هەیە کە لەم دوایەدا لە میدیای کوردیدا پەیدا بووە، ئەویش ناونیشانی هەواڵەکانە بە جۆرێک کە بەشێک لە ناونیشانەکان وەک مەتەڵی لێهاتووە و هەمووی پرسیارکردنە و بەشێکی تری ناونیشانەکانیش یەک ناگرنەوە لەگەڵ ناوەڕۆکی هەواڵەکاندا. دیجیتال میدیای NRT لەگەڵ دەستپێکردنی وەرزی نوێی و فراوانکردنی کارەکانی لە ڕێگەی خولی ڕۆژنامەوانی و بڕیاری کارگێڕیەوە سەرباری بوونی کەم و کورتی و کاریگەربوونی بەشێک لە ڕۆژنامەنووسانی کەناڵەکە بەو ستایلە نوێیە لە ڕابردوودا، بەڵام لە ئێستادا سەرجەم ئەو جۆرە هەواڵانەی قەدەغە کرد لەسەر وێبسایتەکانی NRT بڵاو بکرێتەوە، بەڵکو استراتیژی نوێی ئەوە بوو کە دەبێت زانیاری نوێ و بەسوود بدرێت بە خوێنەران نەک هەواڵی وروژێنەر. دیجیتال میدیای NRT توانی لە ماوەی 7 مانگدا لە دەستپێکی کاری نوێوە بێتە پلەی یەکەم لە ڕووی زۆرترین ژماری سەردانکەر لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان بە پێی ماڵپەڕی جیهانی ئەلێکسا، کە ئەمەش هەواڵێکی دڵخۆشکەرە بۆ میدیای کوردی، نەک لەبەرەوەی NRT یەکەم ماڵپەڕە لەسەر ئاستی کوردستان و عێراق، بەڵکو لەبەرەوەی ئەم یەکەمیە ئاستی هۆشیاری تاکی کورد و خوێنەری کورد دەردەخات کە سەرباری ئەوەی هەواڵ و بابەتەکانی NRT بابەتی سێکسی نین و ناونیشانی هەواڵەکانیش مەتەڵ نین کەچی ماڵپەڕەکە یەکەمە. ئەمەیش وا دەردەخات خوێنەری کوردی بە دوای زانیاری ڕاست و ئاستبەرزدا دەگەڕێت، نەک بابەتی وروژێنەر و ناڕاست و لە ئێستادا بە پێی ماڵپەڕی گوگل ئەنەلیتیک دیجیتال میدیای NRT مانگانە نزیکەی 10 ملیۆن سەردانکەری هەیە.